دەرکردنی 35 دیبلۆماتکاری رووسی و سزادانی ژمارەیەک ئەفسەری دەستگای هەواڵگری ئەو وڵاتە لەلایەن ئەمریکاوە پەیوەندیەکانی نێوان کۆشکی سپی و کرملین بەرەو ئالۆزی زیاتر دەبات. سەرەڕای هەوڵەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێرداوی ئەمریکا بۆ ئاسایکردنەوەی گرژیەکان مۆسکۆ هەڕەشەی وەڵامدانەوەی واشنگتۆن دەکات. باراک ئۆباما دوای ئاشکراکردنی سزاکانی سەر رووسیا وێڕای ئاماژەدان بە گرنگی سزاکان ڕاگەیاند چەندین جار بەرپرسانی رووسیای لە مەترسی دەسوەردان لە کاروباری ناوخۆیی ئەمریکا ئاگادار کردوتەوە. لای خۆیەوە دۆناڵد ترامپ کە چاودێران بەنزیک لە رووسیا ناوی دەبن ڕاگەیاند ئێستا کاتی هەنگاونانە بەرەو ئامانجی گەورەتر وتیشی هەفتەی داهاتوو لەگەڵ بەرپرسانی دەستگای هەواڵگەری ئەمریکا کۆ دەبێتەوە و ئاگاداربوون لە دۆسیەی دەسوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکانی ئەمریکا. هاوکات بەرپرسێکی ئەمریکی ئاشکرای کردووە ترامپ دوای وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی لە 20 کانونی دووەمی داهاتوو بڕیارەکانی ئۆباما هەڵدەوشێنێتەوە و ڕێگە بە گەڕانەوەی دیبلۆماتکارە رووسیەکان نادات. لە بەرامبەردا رووسیا سەرەڕای ڕەتکردنەوەی تۆمەتەکانی ئەمریکا هەڕەشەی وەڵامدانەوەی بڕیارەکانی ئۆباماش دەکات. دیمیتری بیسکۆف وتەبێژی سەرۆکاتی رووسیا دەڵێ ئامانجی سزاکانی ئەمریکا بۆ سەر رووسیا کۆتایهێنان بە پەیوەندی سیاسیەکان لەگەڵ رووسیا و لێدانی گورزێکی کوشندەیە لە سیاسەتی دەرەوەی ئیدارەی دۆناڵد ترامپ لە داهاتوودا. لە لایەکی دیکەوە ڤلادیمیر جابارۆف جێگری سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە ئەنجومەنی نوێنەرانی رووسیا دووپاتی کردەوە لە بەرامبەر سزاکانی ئەمریکا بێدەنگ نابین وتیشی یەکەم هەنگاومان پاکسازی دەبێ لە باڵێۆزخانە و کونسوڵگەری ئەمریکا لە رووسیا. پەیوەندی سیاسیەکانی نێوان واشنگتۆن و مۆسکۆ لەو کاتەوە گەرژی تێکەوت کە رووسیا دەستی خستە کاروباری ناوخۆی سووریاوە و پشتیوانی ڕژێمی ئەو وڵاتی کرد. دەنگۆی دەسوەردانی دەستگای هەواڵگری ئەو وڵاتەش لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا هێندەی دیکە ڕەوشەکەی ئالۆز کرد.